ئەم پیاوەی هەموو گیانی خۆی بۆ خەبات و تێکۆشان لە پێناوی کوردستان لە پێشمەرگایەتی پیاوەکی ئازا چاو نەترس هێرشبەر دوژمن بەزێن لە ڕێخستنا کادیرێکی پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکڕیزی پاراستنی یەکڕیزی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان پێکەوە ژیان و برایەتی لەو پیاوە کۆبووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە سولحکاری لە هەموو ئیشە باشەکانی ئەو منتیقەیە جێپەنجەی دیار بوو و پیاوێکی بەتوانا بوو و هەموو منتیقەکە وەک برا گەورەیەک سەیریان دەکرد بۆیە لێرە ڕووی دەمم دەکەمە هەموو خانەوادە بەڕێزەکەی کە لەسەر ڕێبازەکەی کاک ئەحمەد بەردەوام بن. ئەوڕۆ ساعت چاری بەیانی جەلتەی دڵێدان دڵەکەی لە وەستان لێدان وەستا بە ناوی بنەماڵەی کاک ئەحمەدەوە سوپاسی ئەو هەموو دۆست و برادەرانە دەکەین کە خەمخۆر بوون لە ناشتنی کاک ئەحمەدی بەڕێز بەڕاستی کاک ئەحمەدی بەڕێز کەلانەکی گەورە بوو لە بۆ ئەو منتەقەل و ئەو دەڤەرە بەڕاستی پیاوێکی لێهاتوو بوو پیاوێکی کۆڵ نەدەر بوو پیاوێکی تابری تا سێ ئێسقان ماندوو بوو لەگەڵ جەماوەری ئەم ناوچەیە